زیادکردنی بودجەی نیزامی و ئەمنیەتی، ئامادەکاری بۆ سازان لە وتووێژەکانی ویان. هەواڵەکان باس لەوە دەکەن کە مەجلیسی شورای ئیسلامی لە بودجەی ساڵی 1400دا پێداچوونەوەی کردووە. بە پێی بەڵگەی نێردراوی مەجلس بۆ دەوڵەت بودجەی چەندین بواری دیاریکراویان زیاد کردووە. لەوانە بودجەی هێزە چەکدار و ئەمنیەکان لە 161,000 ملیار تمەنەوە گەیشتوەتە 233,000 ملیار تمەن کە 45% بودجەی گشتی ساڵی 1400 و 75% بودجەی ساڵی 1399 ئەم هێزانەیە. هەر لەم پەیوەندەدا عەلی مەزروعی جێگیری سەرۆکی کۆمیسیۆنی بەرنامە و بودجە لە مەجلیسی شەشەم وێڕای ئاماژە بە پەیوەندی نزیکی نوێنەرانی ئێستای مەجلیسی ئێران لەگەڵ ناوەندە ئەمنی و نظامیەکان وتی کە ئەوان هەوڵیان داوە ئەرکی خۆیان لە ئاست ئەم ناوەندانە بەجێبێنن. هەڵبەت پێشتریش چەندین راپۆرت سەبارەت بە دەستکاری چەند هەزار ملیار تمەنی بودجەی ئەم ساڵ لەلایەن مەجلس بڵاو کرابووەوە. ئەم راپۆرتانە نیشانیان دەدا کە مەجلس بودجەی خۆی و زۆرێک لە ناوەند و دەستگاکانی ژێر چاودێری ڕێبەری ڕژیم لەوانە سدا و سیما، دەستگای قەزایی و ڕێکخراوی تەبلیغاتی ئیسلامی بردووەتە سەرێ. ئاشکرایە کە ئەگەر بودجەی چەند بواریان بردبێتە سەرێ دەبێت لە بودجەی چەند بواری دیکە کەمکەنەوە تا هاوسەنگی بپارێزرێ. بێگومان ڕێک ئەو بوارانە کەمکراونەتەوەکە ڕاستەوخۆ پەیوەندیان بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە هەیە. لە حاڵکدا کە 70% خەڵک خواردتر لە ستانداردی ڕاگەندراوی ناوەندە پەیوەندیدارەکان لەژێر هێڵی هەژاریدا دەژین، لە حاڵکدا کە خزمەتگوزاری گشتی لەوانە تەندروستی و فێرکردن و تەنانەت دەستڕاگەیشتن بە ئاو و بەرق لە ئاستێکی نزمدایە و لە حاڵکدا کە گرفتاری و دژوارگیەکانی بارودۆخی ئێستا ژیانی لە زۆربەی خەڵکی ئەم کۆمەلگایە تاڵ کردووە، لەوەها وەزعیەتێکدا دەبیستین کە مەجلیسی ئێران لە جەریانی پەسەندکردنی بودجەی ساڵی 1400دا واتە لە سەروەتێک کە هی خەڵکە و بەرهەمی ڕەنج و هەوڵی ئەوانە بودجەی دیاریکراوی هێزە چەکدارەکانی 1.5 بەرابەر زیاد کردووە. ئەندامانی مەجلیسی ئیسلامی ئەم گۆڕانکاریە لە بودجەیان بەجێهێنانی ئەرکی خۆیان لە ئاست هێزە نظامیەکان ناولێناوە. هەڵبەت ئەوە ڕاستە لەبەر ئەوەی کە ئەوان بەنسبەت خەڵک هیچ ئەرکێکیان لەسەرشان نییە، چونکە لە ڕاستیدا نوێنەری خەڵک نین. ئەرکی ئەوان ئەوەیە کە فەرمانی باڵادەستەکانیان بۆ پتەوکردنی پایەکانی زوڵم و دیکتاتۆری لە ژێرناوی خەڵک بە یاسا دەربێنن. بەڵام پرسیار ئەوەیە کە بۆچی لەوەها بارودۆخێکدا ئەندامانی مەجلس بەجێهێنانی ئەرکی خۆیان وەبیر هاتووەتەوە. چاوخشاندنێک بەسەر پێگەی کۆماری ئیسلامی و ئەو ئاستەنگیانەی کە ئەم دەسەڵاتە بۆ پاراستنی دەسەڵاتی سیاسی لە ئێران لەگەڵی بەرەوڕوە نیشانی دەدات کە ئەوە نەک بەجێهێنانی ئەرکی خۆیان بەنسبەت هێزە نظامیەکان بەڵکو و ترس و خۆفی هەر هەموویانە لە چارەنووسێک کە چاوەڕوانیان دەکات. لەم پەیوەندەدا تیشک خستنە سەر دوو خاڵ پێویستە. یەکەم ئەوەی کە نوێنەرانی مەجلیسیش هەر وەک هەموو دەست و پەیوەندەکانی ڕژیم بەوە گەیشتون کە خەڵک واتە قوربانیانی دەسەڵاتەکەیان لەم ڕژیمە بێزارن و ئەم بێزاریەشیان لە ماوەی ساڵانی ڕابردوودا بە شێوازی جۆرە و جۆر لە ڕێگەی ناڕەزایەتیەکان و خەباتی خۆیان نیشان داوە. ئەوان بەوە گەیشتون کە ڕەوتێک بۆ هێنانە خوارەوەی ئەوان لە دەسەڵات دەست پێ کردووە کە هەرچەندە هەنگاو بە هەنگاویش ببێت بەڵام ئەم جارەیان بێگەڕانەوەیە. ئەوان بەوە گەیشتون کە ئەگەر تروسکە هیوایەک بۆ دەربازبوون لەم چارەنووسا بوونی هەبێ لە بەهێزکردنی هێزی چەکدار و ئەمنی واتە لە پەرەپێدانی ئامرازەکانی سەرکوتدایە. لە پەنا پەرەپێدان و تەرخانکردنی بەشێکی بەرین لە سەروەتی کۆمەڵگا بە ناوەندە سەرکوتگەرەکان، ئەگەر شایەتی دەست بەسەرکردنی چالاکانی کرێکاری و پێشەوانی حرەکەتە ناڕەزایەتیەکانین، ئەگەر زیندان و ئەشکەنجە و ئێعدام و ئۆتۆریتەی هێزە ئەمنیەکان هەموو جارێ لە ڕێگەی سریاڵە تەلەڤیزیۆنیەکانەوە پەیتا وەبیر خەڵک دێننەوە، ئەگەر مێژوو ئاواژۆ دەکەن و لە ئاست ڕاستیەکانی پەیوەندیدار بە خەباتی خەڵک بۆوە دەستهێنانی مافەکانیان ساختەکاری دەکەن، ئەگەر هێزە کۆنەپەرستە مەسەبیەکان لەوانە سەلەفیەکان لە شارە جۆرە و جۆرەکانی کوردستان دێننە مەیدان،
هەر هەمویان بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ بارودۆخێکە کە لە ژێر پێستی کۆمەڵگای ئێراندا خەریکە شکڵ دەگرێت. ئەوان ڕێگای خۆیان و پاراستنی پێگەی خۆیان لە تۆقاندنی خەڵکو و ناچارکردنیان بە ملکەچکردن لە بەرامبەر بارودۆخی ئێستادا دەبینن. خاڵی دووهەم، بردنەسەرەوەی سەرسوڕهێنەری بودجەی ناوەندە نظامی و ئەمنیەکان بە وتوێژەکانی ڤیان لەسەر چارەنووسی بەرجام و هاوکات وتوێژ لەگەڵ عەرەبستانی سعودیش پەیوەندی هەیە. ئەوەی کە ئایا وتوێژەکان ئاکامێکیان دەبێ یان نا لە ئێستادا ناکرێ بە مسۆگەری باسی بکەین. بەڵام لە ڕاستیدا ڕژیمی ئیسلامی بەوە گەیشتووەکە پێویستە شکستی سیاسەتەکانی هەتا ئێستای لە بواری ئەتۆمی و پەرەپێدانی نائەمنی لە ناوچەکە لە ژێرناوی دابینکردنی قوڵایی ئستراتیژیک بەرەبەرە لە قاڵبی سەرکەوتندا قبول بکات. ئەوان بەوە گەیشتون کە ناتوانن لە دوو بەرەدا بۆ مانەوەی دەسەڵاتەکەیان هەوڵ بدەن. ئەگەر بەرەی دەرەوەی وڵات بە سازان و نەرمکێشی و قبولکردنی شکست بتوانن تا ڕادەیەک دابمرکێنن، دەزانن کە بەرەی ناڕەزایەتی و نەفرەتی خەڵک سازش هەڵناگرێ. لە هەمان حاڵیشدا بە لەبەرچاوگرتنی ئەزمموی دیکتاتۆرەکان لە ئێران و لە سەرتاسەری جیهان بە باشی لەوە گەیشتوون کە کۆتا هاتن لە بەرامبەر خەڵک ڕێگای ڕزگاریان نییە و هەر بۆیە وەها ئاراستەیەکیان لە بەرنامەدا نییە. کەوابوو ڕوویان کردبەتە تەنیا بژاردەیەکە لە پێش خۆیانی دەبینن، واتە بەهێزکردنی هێزی سەرکوت. وەڵامی خەڵکی ستەملێکراوی ئێران بە تایبەت وەڵامی کرێکاران لە وەها بارودۆخێکدا ڕوونە. خەڵک باش دەزانن کە ئێران وڵاتێکی دەوڵەمەند و لێوڕێژی سەروەتە. بەڵام ئەم سەروەتە لە دەستی مشتێک جەنایەتکار و گەندەڵ و دزی ڕژیمی کۆماری ئیسلامیدایە. ڕژیم ئەم سەروەتەی نە بۆ خزمەت بە خەڵک و نە لە خزمەت چارەسەرکردنی پێداویستەکانی ژیانیان و نە بۆ تەندروستی و فێرکاری و باقی خزمەت گوزاریەکانی پەیوەندیدار بە ژیانیان بەڵکو لە خزمەت سەرکوتکردنی خەڵکدا بەکاردێنێت. پێویستە ئەم سەروەتە لەم دەسەڵاتە و لە هەموو ئەوانەی وا خۆشبژێوی و بەختەوەری خەڵک، ئازادی و سەربەرزی و خۆشی مرۆڤیان بۆ تەحەموڵ ناکرێ بستێنرێتەوە و لە یەکەمین هەنگاودا ئەم دەسەڵاتە بڕوخێندرێ.